کەرنتینەکان کە ئێستا دوو کەرنتینەمان هەیە کەرنتینەی هەڵەبجە و کەرنتینەی هەورامان لە کەرنتینەی هەورامان 83 کەس میوانمانن و لە کەرنتینەی هەڵەبجەش 38 کەس میوانمانن کە تەواویان باری تەندروستیان جێگیرە. جێ خۆیەتی سوپاسی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بکەم بۆ ئەوەی کە تەواوی پێداویستیەکان بۆ پشکنینی ئەم نەخۆشیە دابینی کردووە بۆمان بۆ ئەوەی ئەم سامپڵانە کە لە ڕێڕەوی هەناسە بە تایبەتی لە بەشی سەرەوەی لوتی ئەو کەسانە ئەو کەرنتینەکراوانە وەرەگیرێت هەر ئەم شەو یاخود بەیانی بەپێی بەپێی ئەوەی کە ئەوانەی کە 14 ڕۆژیان تەواو کردووە. ئەمە زۆر گرنگە بزانن ئەو کەسانی کە کەرنتینەکراون پێویستەکات 14 ڕۆژیان تەواو کردبێ. ئێمە لەبەر خاتری دەرچوونی ریزالتێک یاخود ئەنجامێکی زانستیانەی پشکنینەکە ئەڵێن 14 ڕۆژ ئێمە توانین بۆ هەمویان بکەین بەڵام وەک گوتم ئەبێت دووبارە ئەم کەسانە لە 14هەمین ڕۆژیشا بۆیان بکرێتەوە. بۆی هەم ڕێڕەوی خۆمان دوور و درێژ نەکەین هەم ڕێرەوە زانستیەکە بەلا ڕێدا نەبین کەیسێک کە هەڵگری ڤایرۆسەکە نیە پێی بڵین هەڵگرە و یاخود بەبێچەوانەوە.